يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە وتاری پێشووتردا لە خزمەت پێغەمبەری خوادا بووین صلی الله عليه وسلم، بابەتێکی گرنگی فێری یەک بە یەکمان کرد بۆ پەروەردەی منداڵەکانمان لە ڕێگەی ئەو فەرموودە زێڕینەوە کە ئامۆژگاری عەبدوڵڵای کوڕی عەباسی ئامۆزای خۆی پێکرد. عەبدوڵڵا تەمەنی 10 ساڵان بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە چەند وشەیەک فەرمووی ئینی ئوعەلیموکە کەلیمات، من چەند وشەیەکت پێ دەڵێم ڕۆڵەکەم یا غولام کوڕی شیرین، ئەمانە لە گوێت گرە و بیکە بە پەروەردەی ژیانت. لەو ڕێگایەوە فێری کردین هەر یەکێکیش لە ئێمە منداڵەکانمان، کوڕەکانمان، کچەکانمان بەم چەندێڕە بچووکە ئامۆژگاری بکەین و بیانکەین بە بەرنامەی پەروەردەی تەندروست. لە فەرموودەکەدا گەیشتینە ئەو خاڵەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وأن الفرج مع الكرب، ڕۆڵەی شیرینم بزانە دەرو لێکرانەوە لەگەڵ خەم و خەفەتدایە. ئەم بابەتە بۆ ژیانی ئەمڕۆمان بەڕێزان زۆر زۆر پێویستە، لەبەرەوەی ژیانی ئەمڕۆمان هەر کەسێک کە تۆ دەیگری لە کەسێکی منداڵی بچووکەوە کە دەچێتە مەکتەب خەفەتێکی هەیە، تا گەنج و لاوێک تا بە تەمەنێک، ئەوەی مناڵی زۆری هەیە، ئەوەی کە منداڵی نییە، ئەوەی پارەی زۆری هەیە، ئەوەی کە قەرزارە، ئەوەی نەخۆشی جەستەیی هەیە، ئەوەی تری نەخۆشی نیە و دڵی تەنگە. هەر کەسێک کە تۆ دەیگری بڕواتان هەبێ خەمێک لەناو دڵیا هەیە. کەسێک کە لە کەسێ ڕاببینێ دڵی خۆی بۆ بکاتەوە ئەزانی ئەوەی کە تۆ زۆر بەبێ خەمی دەزانی لە ناخەوە وانە. بۆیە ئێمە لەم کاتەدا لە سەردەمانێکە کە زۆربەی خەڵکی بەدەست خەم و خەفەت و ناڕەحەتی و تنگانە و نەخۆشی و ناخۆشیەوە دەناڵێنێ چی بکەین؟ ئایا لەم کاتەدا خەم بخۆین تا خەم بمان خوا؟ چونکە ئینسان ئەگەر ئەوەنە خەم و مەراقی لە دڵیا کۆ کردەوە بڕوات بێ خەم ناخورێ، ئەو تۆ دەخوا، سەرنجام ناخت هەڵدەوەشێنێ، مێشکت وێران دەکا، بەرگی جەڵتەیەک ناگری و بۆ خۆت بەلادا دەی. خەم بماخوا چۆکدا بدەین لەبەر خەفەتەکاندا نەخێر. با بچینەوە خزمەت فەرموودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەم فەرموودەیە کە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بە عەبدوڵڵای کوڕی عەباسی ئامۆزای فەرمووی وأن الفرج مع الكرب، دڵنیابە دەرو لێکرانەوە لەگەڵ خەم و خەفەتدا بەیەکەوە دێن. ئەمە بخەنە ناو دڵتانەوە. ئەمە قسەی هیچ فەیلسوف و پیتۆڵ و زانایەک و دەروون ناسێک نییە. بەڕزەمان وەریگرە، یەقینت هەبێ، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە یەقینەوە فەرمووی وأن الفرج مع الكرب، ڕۆڵە گیان دڵنیابە بۆ هەموو ژیانت ئەوە بکە بە بەرنامە لەگەڵ هەموو تەنگانە و خەم و خەفەت و نەخۆشیەک و ناخۆشیەکدا ئیلا دەروی خوای لەگەڵیا دەکرێتەوە. دڵنیابە لەوە. بە زەمان وەریگرە فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. کاتێک کە دنیا لەبەر چاوت تاریک دەبێ و هەز بە قورسی سەر سنگت دەکەی، بیر بکەوە چەند جار لە ژیان تاوان لێ هاتووە هەز دەکەی ئەڵێ ئاسنێکی گەورەی قورسیان هێناوە لە سەد دڵت دایدەنێن، تەنگە نەفەس دەبی لە خەم و خەفەت و ئەزانی ئەم دنیا ڕۆشنە کڵاو ڕۆژنەیەکی ڕووناکی تیا نەماوە لەناو بیرێکی قوڵدای. ئەو کاتێکەوە دەکەوێت تەنگانەوە، لەو تەنگانە قورسەدا کەسێکت بە دەورەوە نەماوە، ئەو هەموو دۆستەی جاران، ئەو هەموو دۆستی سەرسفرەیە، ئەو خزم و کەسوکارە زۆرەی بکە بە عەشرەتێک دەنازی، سەیرەکەی بە تەنیا کەوتوویتەوە، کەس نییە بە تەلەفۆنێکیش لێت بپرسێ، دڵت بداتەوە، هاو خەمیەکت هاو دڵیەکت لەگەڵا بکە. ئالەو کات و بێکەسیەدا کە کەسە نزیکەکان وەکو نامۆیان لێ دێ،
یەقینت هەبێ یەقین دەرگایەک هەیە هەرگیز داناخرێ و هەمیشە واڵایە کە ئەویش دەرگای ئەڵڵایە یەقینت هەبێ ئەو دەرگایە هەرگیز داناخرێ بۆیە لە دەرگای خوا بدە و داوای دەرو لێکرانەوەی لێ بکە. خۆشەویستانم لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار لە سەرەتای سوورەتی یوسفدا دەفەرمێ لقد كان في يوسف وإخوته آيات للسائلين سورة يوسف آيات حوت دفرمي سوين بتأكيد براستي لباسي يوسف بيغمبر سلامي خوالي لسر وبراكاني دا آيات يعني عبر وعظات درس آموشقاري يكجار زوري تيدايا للسائلين بو أو كساني عودالي دوزين ويراستي كاني جيانا قرآن دفرمي ورن باسي يوسف بيغمبر بخواننا ودرسي جياني لي ورقرن لباسي يوسف بيغمبر السلامي خوالي لسر بيه دووناوی خوای پەروەردگار بڕون و ئاشکرایی بەکردار دێنە بەرچاوت ئەوانش ناوی ئەلقادیر و ئەلحەکیمە بۆ دەرەکەوێ خوا چەند بەتوانایە خوا چەند دانا و حەکیم و کاربەجێیە بۆ دەردەکەوێ بڕواڵەتی ژیان بڕیار نە لەسەر خۆت نە لەسەر خەڵکی مەدا. لە سەرەتای باسەکانی یوسف پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ خۆشەویستی باوکێک بۆ ڕۆڵەکەی دەردەکەوێ ئەمە لە ڕواڵەتە گەلێ جوانە مناڵێکی وەکو یوسف 12 ساڵانێک تازە مێر منداڵەکە و پێدەگا باوکێکی هەیە باوەگنی هاوڕێیەتی دەردەدڵی یەکتر لای یەک دەکەن خەم و خەون بۆ یەکتری دەژێڕنەوە باوک ئامێزی گەرم لە ڕۆڵەیەدا ئیتر ئەم ڕۆڵەیە هەز بە بێدایکی و بێکەسی ناکە ئەمە لە ڕواڵەتە گەلێ جوانە هەموو ڕێکخرا و مافی منداڵ داوا ئەوەت دەکا کوڕ لەگەڵ باوک و دایکی هاوڕێ بێ دەی ئەمە لە ماڵی یعقوب پێغەمبەرە هەیە یوسف و یعقوب هاوڕێن جگەلەوەی کەوا باوک و ئەولادن بەڵام ئەم خۆشیە ڕواڵەتیە و ئەم جوانیە ظاهیریە دەبێتە مای خەمی داهاتوو چونکە حەسەدی ناو دڵی براکان دەجوڵێنێ بەناحەق پیلانێکدا دەنێن یوسف و باوکی لە یەک بکەن ئەمە خۆی لە ڕواڵەتە جوانی بوو ئەم باوک و کوڕەکە ئەوەندە بەرامبەر یەک خۆشەویست بوون و لە ئامێزی یەکترا بوون جگەلەوەی باوک و کوڕ بوون عەرزم کردن هاوڕێژ بوون هەموو شتێکیان لا یەکتری باز دەکرد بەڵام سەرنجامی بەخێر نەگەڕا حەسادەتی پیسی ناودڵی براکانی دەبرای جوڵاند و یوسفیان خستە بیرەوە لە باوەشی باوکێکی بەسۆز بۆ ناو چاڵێک بئر لە قورئانەواتە زۆر قوڵە بەڵام جوب ئەوەیە کەوا چاڵی ئاوە کە چوویتە ناویەوە ناتوانی بێتە دەرەوە بە قەدەکەی هەڵگەڕێیتەوە بەڵام ئەوەندەش قوڵ نییە مرۆڤی تیا دیار نەبێ لەو خۆشیەوە بۆ ناو چاڵی ئاوێک لەوێش هەڕەشەی لێکراوە یوسف ئەگە دنیا بوو کەسێک هات تۆی ڕزگار کرد ئێمە ناتکوژین بۆ ئەوەی ڕزگاری و کەسێ بدبە بەڵام ئەگەر بێت و بڵێ من کوڕی یعقوب پێغەمبەرم و بتهێننە ماڵەوە ئەم جارە بە دڵنیاییەوە دەتکوژین هەڕەشەی ئەوەشی لێکراوە ئەگەر کەسێکت بینی ڕێگەی ماڵەوە لە بیرکە جاریچکە نەیتەوە بۆ ماڵەوە لای کەس قسە نەکەی بڵێ من کوڕی فڵان کەسم من برای فڵان کەسم لە ناو بیرێکا کە دەبینی ئەو پەڕی ناڕەحەتە بەڕواڵەت بە تەنیا لە دەشت و سەحرایەکە بەجێ هێشراوە مێر منداڵێک لە تاریکی شەوێکە شەوی بەسەرا هاتۆ بۆ بەیانی خوا دەروی خێری لێ دەکاتەوە ئەو بیرە هۆکاری ئەوە دەبێ یوسف تووشی کاروانیەک ببێ کە ڕوو دەکەنە میسر لە میسرا لەناو ئەو هەموو خەڵکەیە بڕواتە ناو کۆشکی عەزیزی میسرەوە بڕوا بۆ ماڵی پاشا و وەزیر لە ناو ماڵی پاشا بەڕواڵەت ئەم جارەیان سیرکە هەموو خەڵک خۆزگەی پێدەخوازێ دەڵێ لە ناو ماڵی پاشا دەژی چی دەخۆی چی لەبەر دەکەی چی پارە بە ئارەزووی خۆت جەوێکی هێمن و خۆش دەنگی خۆش کتێبی خۆش یوسف پێدەگا لە ڕواڵەتە ناو ماڵی عەزیزی مسر هەمووی خێر و بەرەکەتە بەسەر ئەم منداڵەیە ڕژاوە ئەم مێر منداڵەیە ڕژاوە بەڵام هەر ئەم خۆشی ناو ماڵی عەزیزی میسر ئەبێتە مای نەکبەتی و مای نیگەرانی یوسف کە لە ئەنجامە خانمی ماڵ بەو تەمەنەوە عشق و شەیدایی بۆ یوسف پەیدا دەبێت کە ئامادە نابێت دەستی لەگەڵ تێکەڵاو کات تۆمەتی داوێن پیسی دەخاتە پاڵ و دەیخاتە سجنەوە ئەوەی کە بەڕواڵەت ماڵی عەزیزی میسر هەمووی خۆشی بوو بە مای نەکبەتی لە کۆتاییدا و نەهامەتی یوسفی پێکرایە زیندانەوە ناو زیندان دووبارە سیر کە بەڕواڵەت گەلێ ناڕەحەتە یوسفێک کە کوڕی پێغەمبەرە باپیری پێغەمبەرە باپیرە گەورەی ئیبراهیمە و پێغەمبەرە
ئەو پەڕی بە ئەخلاق و دەست و داوێن پاکە زمان پاکە ئێستا لە ناو پیاوکوژ و دز و جەردە و داوێن پیساندا بە تۆمەتی چی قانون بڕیاری داوە حاکم یوسف گیراوە بە بۆنەی ئەوەی بەدڕەوشتی کردو و پەلاماری خانمی ماڵەکەی خۆی داوە جاوەرە لەناو ئەو هەموو خەڵکەیە بیسەلمێنە کە من وانیم هەر قسەش ناکە ئیتر بیسپێرە بەخوا لە ناو زینداندا ئەم جارەیان هەمووی نەهامەتی و ناڕەحەتیە بەڕواڵەت بەڵام هەر ئەو زیندانە هۆکاری ئەوەش دەبێ لەگەڵ بەردەستانی پاشادا ئاشنا بێ و جەنابتان بابەتەکە لە من باشتر دەزانم کە خەون دەبینێ پاشا و ئەگەر یوسف لە زیندانە نەبووایە ئەو دوو ڕەفیقەی نەدەچوونەوە لای پاشایەکیان کە ئازاد بوو خەونەکەی بۆ پاشا نەدەگێڕایەوە کە چۆن بۆی لێکداوەتەوە کەواتە بوونی زیندانەکە مای ئەوە بوو جارێشکە یوسف ببێتە وەزیری دارایی میسر و بۆ هەتایە خۆشی و باوک و براکانیشی ڕزگار بکە و میلەتە و نەتەوەکانی دەوروبەریشی لە نەهامەتی ڕزگار بکە بۆیە ئەو بابەتە پێمان دەڵێ ئایەتون لیسائیلین بۆ عەوداڵانی ڕاستەقینەی ژیان گەلێک دەرس و عیبرەت و وەعزی گەورەی تێدایە باسی یوسف و براکانی پێمان دەڵێت لە خۆشیدا بوغڕا مەبە قاقای زۆر بەرز لێ مەدە ڕەنگە لە پشتی ئەم هەموو خۆشیەوە ناڕەحەتیەک خۆی مەڵاستدا بێ ئەو کاتەی کە زۆر لە خۆشیدای و هەموو بابەتەکان بە دڵی خۆتن بوغڕا نەبی خوا لە یاد نەکەی قاقای زۆر بەرز بەسەر خەڵکا لێ مەدا خەڵک بە سووک سیر مەکە ڕەنگە ئەم خۆشیانە نەهامەتیەکیان بەدواوە بێ چونکە یوسف لە باوەشی باوکیا کە خۆشی بوو لە ناو کۆشکی عەزیزی میسرا کە خۆشی بوو تووشی ئەو نەهامەتی و چەرمەسەریانە هەر لە دواییدا پێشمان دەڵێ ئەو کاتەش کە لە تنگانەدا بووی قەت ئومێد بڕاو مەبە ئەو کاتەی کەوا ئەو پەڕی تنگانە بوو وەکو یوسف خرایتە چاڵی ژیانەوە بە ناحەق خرایتە زیندانەوە قەت نائومێد مەبە نائومێد مەبە ئومێدت بە ڕەحمی خوا بێ ڕەنگە ئاسۆیەکی ڕوون لە دوای ئەمەوە چاوەڕێت بکە وەکو یوسف لە چاڵەکە هاتە دەرەوە وەکو یوسف لە زیندان هاتە دەرەوە لە زیندانیەکی بوختان بۆ کراوە بۆ وەزیری دارایی وڵات ئەوە بەس بەخوا دەکرێت بۆیە لە نەهامەتیشا چۆک دامەدا ئومێد بڕاو مەبە موسڵمانی بەڕێز لە خۆشیدا بووی بڵێ خوایە بۆم بپارێزە هەر وەختێک ئەو پەڕی ژیانت خۆش بوو دەستەت ساغ بوو لە هیچت کەم نەبوو دەستی نزا بەرزکەوە بەلای خوا بڵێ خوایە گیان ئەم خۆشیان بۆ بپارێزی خوایە بۆم زیادکەی خوایە عاقبەتی خێرکەی ئەگەر کاتێکیش کەوتێ تەنگانەوە دیسان دەستی دوعا بەرزکەوە بۆ لای خوا بڵێ خوایە دەرگای ڕەحمەتی خۆتم لێ بکەیتەوە بەوردی سەرنجی فەرمودەکە بدەن خۆشەویستان فەرمووی وأن الفرج مع الكرب خەڵکینە یەقینتان هەبێ و بزانن دەروی خێر و کرانەوەی دەرگای خێر لەگەڵ ناڕەحەتیەکەدایە بەوردی سەرنجی بدەن فەرمووی مع نەیفەرموو بەعدە نەیفەرموو لە دوایەوە هەر لەگەڵیە بەخوا کۆمەڵە خێر هەیە هەر لەگەڵیە یەکەمیان ئەوەیە کاتێک کە تۆ تووشی هەر نەخۆشی و ناخۆشی و موسیبەت و ناڕەحەتیەک دەبی ئەو خێرەی کە لەگەڵیایەتی چییە هەر لەگەڵیا بەردەوامە خوا لە گوناهەکان ڕزگارت دەکا واللهی گوناه تەوقێکە لە دەست و پێی ئینسان دەدرێت چەند گوناهت هەبێ ئەوەندە دەست و قاچت تەوقی لێ دراوە و ناهێڵە بە ئامانجەکانی ژیانت بگەی گوناه وەکو قەفەزێکی ئاسن وایە و دڵتی گرتووە دەیگوشێ ئەها جاری وایە لە هیچت کەم نییە لە ڕووی زاهیر و دنیا و خۆشیەکان و مەلەزاتی دنیاوە ئەی بۆ دڵت تەنگە ئەوە گوناهێک هەیە ئەو دڵت دەگوشێ بەهۆی ئەو ناڕەحەتیانەوە خوا لەو گوناهانە پاکت دەکاتەوە یعنی لە کاتی تنگانە و ناڕەحەتی و نەهامەتیدا ڕازی بە بەشی خوا بڵێ خوایە من گونەهبارم لە گوناهەکانم خۆش بە ئەمە کەفارەتی گوناهەکانمە خوا لەو بوارە ڕزگارت دەکا کەواتە لەگەڵ ناڕەحەتیەکەدا بەڕێزان خوای پەروەردگار دەرگای ڕەحمەتت لێ دەکاتەوە ئەویش ئەوەیە لە کۆمەڵێک گوناه ڕزگارت دەکا دووەمیان ئەو ناڕەحەتیە وا لێ دەکات پەنا بۆ خوا ببەی لە دڵەوە هاواری بۆ بەری کاتێک ئینسان لە تنگانەیەکی زۆردایە هاوا دەکا یا ئەڵڵا فریام کەوی ئەو یا ئەڵڵایە زۆری فەرقە لەو کاتێک کە لەسەر سفرەی تێری ئەزانی کاتێک کە ئازار زۆرت بۆ دێنێ هەمومان تاقیمان کردوێتەوە هەمومان دڵین یا ئەڵڵا ڕەحممان پێ بکەی لەشمان ساخکەی ڕزقمان زیادکەی ئەمە لە خۆشیدا بەڵام بیرت کردوێتەوە ئەو کاتێک کە ئازارەکە زۆر بۆ لەشت دێنێ خەریکە لە دەرزی و دەرمانی دکتۆر مەویست دەبی چەند لە ناخی دڵەوە هاوار دەکەی یا ئەڵڵا شیفام بۆ بنێری تۆ
تخوا ئەم یا ئەڵڵایان وەکو ئەو یا ئەڵڵایان وایە نە ئەوەیان زۆر بە کوڵ دەیڵێ ئەو کاتێک کە پارە تەواو ژیرفانەکان پڕە لە دینار و دۆلار و قاسەت پڕە هەدڵی یا ئەڵڵا فریام کەی وەکو مسڵمان بەڵام ئەو کاتەی کە قەرزاری چۆکی پێدا داوی پارەیەک شک نابی کەس یارمەتیت بدا بە قەرزیش هاوار بۆ خوا دەبێڵی یا ئەڵڵا فریام کەوی وێ بەهانامەوە توخوا ئەو کاتەکەت لە یا ئەڵڵا چۆن لە ناخی دڵتەوە دەکوڵی بۆیە لەگەڵ ئەم ناڕەحەتیانەدا بەرەکەتێکی خوای بەسەر تا دەڕژێ ئەو کاتێک کە دەڵی یا ئەڵڵا فریام کەوی لەوە دەچێت دەمێک بێ لە ناخەوە دوعای بە کوڵن نەکرد بێ خوا تۆی خۆش دەوێت دەمێکە ئەو یا ئەڵڵا بە کوڵە لە دڵ و دەروونتەوە نەهاتۆتە دەرێ ئەو کاتەی مناڵەکەت لە خەستەخانەیە ئەو کاتەی دایک و باوکت ئازارێکی هەیە ئەڵی یا ئەڵڵا فریامان کەوی ئەو یا ئەڵڵایە ڕەن بە دەمێک بێ لێی بێ ئاگابی خوا بەهۆی ئەو نەخۆشی و ناخۆشی و قەرزاری و مەینەتی و ناڕەحەتیی ژیانەوە ئەو فەرەحێت پێدەبەخشێ ئەزانی چام و چێژێکی هەیە کە ئەڵی یا ئەڵڵا هەموو لەشت مسوورکەی پێدادێ دەستەکانت کزۆڵن کە بەرزیان دەکەیتەوە بەس کاتێک کە دایان دەگریتەوە دوعاکە بەدم و چاوتە دەست بەدم و چاوتە و سەر دڵ تا دێنی ئەزانی چ فەرەحێک بەدڵ و دەروون تا دێ ئەوە دەمێکە لێی بێبەشی بۆیە جار جار خوای پەروەردگار بە ئاگات دێنێتەوە بۆ ئەوەی لە خوا غافڵ نەبی بۆ ئەوەی بغڕا نەبی چەند کەس هەبوو خوانە ناز بوو تەواو پشتی لە خوا کردبوو باوەشی بەم دنیا کاتێدا کردبوو قیامەتی فەرامۆش کردبوو خوای پەروەردگار بەندەکانی خۆش دەوێ خوای پەروەردگار لەو کاتەدا نەخۆشی دەخا ئەو بێدینە تووشی نەخۆشیێکی سەخت دەبێ خۆشەویستێکی دەمرێ ئازیزێکی دەمرێ زەرەرێکی ماڵی گەورەی قورسی لێ دەکەوێ دەربەدەر دەبێ و لە شار و وڵاتی خۆی دەڕواتە دەرەوە تووشی نەخۆشی نەفسی و دڵتەنگی دەبێ و دڵی بە هیچ خۆش نابێ تووشی هاوسەرێکی خراپ ئەولادی نەکبەت و سەر بە کێشە و ئاژاوە دەبێ لەم کاتەدا بەڕێزان ئەم ئینسانە بە ئاگادێتەوە ئەم مەینەتیە وای لێ دەکا کە بەرەو خوا بگەڕێتەوە چەند کەسمان بینی زۆر بێدین بوو تووشی نەخۆشی سەخت بوو سبحان الله ئێستا خوا هیدایەتی داوە ئەو نەخۆشیە تەوبەی پێکرد خەڵکم بینیوە ئەو پەڕی بێدین و چەپ بووە کوڕی ئازیزی لە کارەساتی ئۆتۆمبیلا لەدەست داوە ئێستا بەردەوام ئەهلی جومعە و جەماعەتە ئەو مردنی کوڕی خوای گەورە لەسەر قەبرانەوە هیدایەتیدا گەڕایەوە بەلای خوای پەروەردگار چەند کەس هەبوو ئازیزێکی لەدەستدا کوڕێکی نادیارە چۆتە دەرەوەی وڵات و بێسەر و شوێنە ئەوەندە لە خوا پاڕاوێستا بۆتە دۆستی خوا بەردەوام شەو نوێژ دەکات لە ژنان و لە پیاوان خوای پەروەردگار لەگەڵ ئەو نەهامەتی و ناڕەحەتیەدا ئەو خۆشیی لەگەڵایە ئەو دەروە ئەوەیە کە تۆ لەگەڵ خوا ئاش دەبیەوە جاوە لە هەمووان گەورەترە دەروەکە ئەوەیە خوا دەروی خێر لێ دەکاتەوە بە ئاگا دێنێتەوە تەوبە دەکەی لەگەڵ خوا ئاش دەبیتەوە با بچینە دنیای ڕاستەقینەوە زانای پایەبەرزی ئیسلام دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە کتێبە بە نرخەکەی خۆیدا مەوسوعەت ئەسماء الله الحسنى لە ئەم کتێبە بە یەکبەرگی هەیە بە سێبەرگی هەیە بە چواربەرگی هەیە ئەوەی کە چواربەرگی و لای منە لە بەرگی یەکدا لە مجەلەد یەک لاپەڕی 215دا لە ناوی پیرۆزی ئەڕەئوفدا کە ناوی پیرۆزی ئەڕەئوف باز دەکا ئەم بەسەرهاتەمان بۆ دەگێڕێتەوە ئەمە ڕووداوێکی ڕاستەقینەیە کە دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی زانای مفەسیری گەورەی قورئان و شارحی ئەسماء الله الحسنى ئەو زانە پایەبەرزە بۆمان باز دەکا ئەفەرمێ کابرایەک هەبوو دیارە ئەو لە دیمەشقی سووریا ژیا و ئەمیشە لەوێ بووە ناسیاوی بووە ئەم کوڕە لە ماڵێکی هەبوو پارەیەکی یەکجار زۆر و سەرمایەدار دەبن دەچێتە فەڕەنسا دەخوێنێ کە لە فەڕەنسا خوێندن تەواو دەکا بە سەروەتە زۆرەکەی باوکی شێوە پارەیەکی زۆری بەلێشاوی بێعەزیەتی لەبەردەستایە ئینسانیش ئەگەر دینی نەبوو پارەی زۆری هەبوو عەزیەتیشی پێوە نەدی بوو گەورەترین بەڵای توش دەبێ ئەگە بەڵای دنیاشی توش نەبێ بەڵای قیامەتی توش دەبێ زۆر خەتەرە ئەوسیانە بەیەکەوە بێدینی پارەی زۆر پارەیەکی بێعەزیەت بێڕەنج هاتێتە ژیفان و بەردەستەوە ئەم کوڕە لە ماڵەوە هەر دینیان نەبووە هیچ هەر لە باب و باپیرانیەوە ئەوەی ئاشنای نەبوون مزگەوت و دین و خوتبە و جەماعەت و جومعە بووە پارەیەکیش زۆریشیان هەیە فەڕەنساشی بینیوە دەرگای واڵا بووە و توێتی بەهەشتی خوا ئەمەیە ئەم فەڕەنسایە بۆیە دڵە کە هاتەوە بۆ دیمەشقی سووریا کۆشکێکی گەورەی دروست کرد بەڵام چی خوا پێی ناخۆشە و نەهی لێ کردووە لەناو ئەو کۆشکەی ئەوا دەکرا هەر لە ئێوارەوە خەڵکی کۆ دەکردەوە ڕەفیق و دۆستی خۆی لە عەرەق خواردنەوە لە نێرگەلەی کێشان لەو قومارکردن پارەی بەلاش
ئەمجا دوو لە ڕووی جەنابتان و ماڵی خۆ موسڵمانان و بینەران و بیستەران چی ئافرەتی لەشفرۆش و خراپەکارە دایانهێنا و شەوتا باینە گەڵیان ڕادەبواردن خۆی دەفەرمێ کابرا کە بۆی باسکردن وتی كل الموبقات في البيت هەرچی گوناهە گەورەکان و خوا پێی ناخۆشە لەو ماڵی مندا دەکرا دەمگوت ئەوە دنیایە بۆیە خەڵکانێکن وە دەزانن ژیان ئەمەندەیە قورئان دەفەرمێ ئەیەحسەب الئینسان أن يترك سدى أفحسبتم أنما خلقناكم عبثا وأنكم إلينا لا ترجعون تۆ بڵێ ژیان هەر ئەمەندە بێ و بێ لێ پرسینەوە ئەو خەڵکە بەڕەڵا کرا بێ و قیامەت و سەرنجامی خراپەکاران و چاکەکاران لێک زیان نەکرێتەوە بغڕایە لەناو ئەو پەڕی مەلەزاتی دنیادا خەریقە غەرق دەبێ لە هیچی کەم نییە بە جنس بە تەواوەتی ڕادەبێرێ لە ئەو پەڕی جەوی خۆیدایەتی و خۆش ڕادەبێرێ بەڵام بەیانێکیان کاتێک کە لە خەو هەڵدەستەیە ئەو دنیاە نییە کە شەو بەجێ هێشتووە هەموو دنیا لەبەر چاوی وێنەکان دەجوڵێنەوە تووشی نەخۆشیەکی دەگمەن دەبێ ئەو نەخۆشیەش ئەوەیە بەڕێزان ئەڵێ 20 جار دەستم دەبر بۆ پەرداخێک ئاو 20 جار ئاوام دەکرد پەرداخەکە لەبەر چاوم دەجوڵە یعنی لەبەر چاوم وێنەکان دەجوڵان ئەگەر دەستم بۆ ئەم مایکە بدا دەبوو 20 جار ئاوام کردە دەستم پێی نەدەکەوت 20 محاولەم دەکرد تا کەوچکێک دەهاتە دەستمەوە هیچ شتێک لەو شوێنی خۆی نەدەما تەواو ژیانم تاڵ بوو نەمدەزانی چۆن پەرداخی ئاو بخۆمەوە چۆن کەوچکە چێک شتێک بدۆزمەوە 20 محاولە ئەمجا دەستم بەری دەکەوت هەموو دنیا لەبەر چاوم بەردەوام لە جوڵاندا بوو وێنەکان دەجوڵان لە ناو شاری دیمەشق و لە وڵاتی سووریادا ئەڵێ 37 دکتۆری پسپۆڕم کرد هیچ سوودیم لێ نەبینین هیچ دەرمانێک سوودی پێ نەگەیاندم ماڵ داخرا برادەر دەوریان چۆڵ کردم ئەوانە بەس بۆ ڕابواردن دانویست کەسم بە دەورەوە نەما باوکو کەس و کارێکی خۆی وتیان دکتۆرەکان دەڵێن 37 دکتۆرت کردووە لێرە چارەسەر نەڕوو لە ئەوروپاکە چوومە ئەوروپا لە ئەوروپا دکتۆرێکیان پێوتم وتی من ئەو نەخۆشیەم خۆم بە دەرز وتۆتەوە بە قوتابیە دکتۆرەکانم من بە دنیادا ئەو نەخۆشیەم ناساندووە کەس لە من شارەزاتر نییە ئەعلەمترین کەس بەم نەخۆشیەی تۆ منم ئەگەر چارەسەری هەبێ 6 مانگ وەرە 6 دانە مانگ لەژێر چاودێری دکتۆر و تەندروستیدا بووم یەک زەڕە سوودم نەبینی بەردەوام هەموو شتێک لەبەر چاوم دەجوڵایەوە دەستم بۆ هەر شتێک پێڵاوێک دەمەویست لە پێیکەم بە 20 دقە جووتێ نەعلم بۆ لە پێ نەدەکرات چونکە پێڵاوەکان لەبەر چاوم دەڕۆیشتن قاچم نەیە چۆن ناو پێڵاوەکەوە ژیانم تاو لێ تاڵ بوو دکتۆرەکە پێوتم 6 مانگە هەوڵی خۆمدا ئەم نەخۆشیە ئەوەندە دەگمەنە احتیمالی هەیە لە ناو بنەماڵەیەکە لە 13 ملیۆن کەسا یەک کەس تووشی ببێ لە ناو بنەماڵەیەکە لە باب و باپیرانەوە لە 13 ملیۆن کەسا یەک کەس تووشی بێت تۆ تووشت بووە بەڵام من هیچم پێ ناکرێت لە ڕووی زانستیەوە ئەو پیاوەش مسلمان نەبوو دکتۆرەکە وتی بڕۆ بۆ هیندستان لەوێ بوزی و ئەوانەی ئاین و شتیان هەیە یۆگا و شت دەکەن بەڵکو لە ڕێی یۆگا و شتەوە ئیسفادەیەک بکەیت یان بڕۆ بۆ ماڵی خۆت و لە وڵاتی خۆتا دانیشەویست کە پارە سەرف مەکە بە ناومێدی گەڕامەوە هیچ کەس لەو هەموو خەڵکەی لە شەوە سوورەکانی ماڵدا لەگەڵ مابوون هاوڕێم نەمان تەواو کەسم بە دەورەوە نەما کەسێک نەبێت لەبەر خاتری خوا لە ناسیا و خزمانم لە دەرگای داموتی کاکە تۆ لە ژوورە و ئاوا دەفەوتەی بۆ نایە بڕۆین بۆ مزگەوت بۆ دەرسی مامۆستا فڵان کەس هەفتانە دەرسێک هەیە زۆر خۆشە ئیسفادەیەک دەکەی هەر تۆزە دڵت دەکرێتەوە من تا ئەو کاتە سوزدەیەکی بە حەقم بۆ خوا نەبربوو ئەتوانم بڵێم هەر شایەتمانم بە خوا نەهێنابوو بەڵام هیچ دەرگایەکم نەمابوو بۆیە بە ناچاری ڕووم کردە مزگەوت لە ناو مزگەوت هاوتم خوایە فترتم باگە هاتەوە کە خوایەکی تاکو تەنهایە ئەگەر چاکم بکەیەوە لەم بەڵایە ڕزگارم بێ لەم نەخۆشیە نوێژت بۆ دەکەم هەفتەیەک بەساتێ پەڕووی دەرسەکە دەستی پێکردەوە چوینەوە جاری دووەم وتم شەرت لەگەڵ خوا ناکرێ خوای گیان من نوێژت بۆ دەکەم ڕوت تێ دەکەم بە حەق دەتپەرستم و تۆبەی ڕاستەقینە لە هەموو خراپەکان دەکەم تۆ ڕەحمم پێ بکەی ئەڵە وەڵڵی هەر لەو مزگەوتەدا بووم هێشتا نەخۆم شۆردووە نە نوێژێکم بۆ خوا کردووە هەر بەس شایەتمانی بە حەقم بەخوا هێنا لە دڵی ئەویش لە دڵی خۆما کەس گوێی لێم نەبووە ئەوەی کەوتومە بەس خۆم و خوا دەیزانن ڕەفیقەکەی تەنیشتم ئاگای لێ نەبووە سوبحان الله دنیا لەبەر چاوم چاک بووە دەست بەجێ شیفام بۆ هات یەکسەر هەموو شتەکان ئاسایی بوونەوە تووشی شۆک بووم لەنا ئەو مزگەوتە هاوارم کرد کوڕە خەڵکی نەچاک بوومەوە هەموو دنیا وەک خۆی لێ هاتەوە خەڵک هەموو سەریان سوڕما بۆ پیاو بووە دەکا چونکە خەڵک هەموو شتەکان بە ئاسایی دەبینن بەس لەبەر چاوی تۆیە وای لێ هاتووە تەوازونت تێک چووە ئەڵێ هاتمەوە خۆم شت جلەکانم گۆڕی ماڵم هەموو ئەوانم فڕێدا و ماڵی نوێم دانا کە بێ شەرعی تێدا کرابوو دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی دەفەرمێ ئەو پیاوەیەکێکە لە دۆستانی خوا ئێستا یەکێکە لە قورئان خوێنانی بەردەوامی ئەهلی مزگەوت بوو بە طلاب العلم
تۆبەی کرد لە نێوانی خۆی خوادا بەڕێزان سەیری کە ئەو نەهامەتیە ئەو نەخۆشیە ئەو پەڕی دەروی خێری لەم ئینسانە کردەوە دەروی کردەوە کە بە خوای ناساندەوە کە عاقبەتی خێر بوو بۆیە ئەم دینی ئیسلامە هەمووی ڕەحمەت و بەرەکەتە إن الله بالناس لرؤوف رحيم خەڵکینە دڵنیابن خوای پەروەردگار بەتەئکید دووجار ئینە لەگەڵ لامی لە ڕەئوفون دڵنیابن دڵنیا خوای پەروەردگار دووشتان لەگەڵ دەکا ڕەئوف ڕەحیم بە هەموو خەڵکی ڕەئوفە دەیەوێت لە خراپە پارێزراوت کە قورئانی بۆ ناردووی پێغەمبەری بۆ ناردووی زانانی ئاینی مزگەوت هەمووی دەیەوێت تۆ خراپە نەکەی ڕەحیم کاتێکیش کە تووشی خراپەکە بووی دەستت لێبەر نادا شتێکت نیشان دەدا بەڵکو سەرگەردان نەبی بەڵکو بەرەو ڕەحمی خوا و بەهەشتی هەتایی بگەڕێیتەوە بۆیە دەبێ بڵین دین بۆ تاکە ڕاستە دین بۆ تاکە بەڵام بەر هەموو بەرەکەتی بۆ هەر هەمومانە نەک دین بۆ تاک بێ وەکو هەندێک خەڵک دەڵێن دیموکراسی بۆ هەمووان بێ دیموکراسی هەر بۆ خۆی سوا بووە هەر باوی نەماوە هەر لەگەڵ کۆمونیستیدا خەڵک تێ هەڵدا لە هەموو وڵاتان نەخێر دین بۆ تاک کەس نابێ بە زۆر مسلمان بکرێ دیندار بکرێ بەڵام بەخوا بەرهەمی دینداری بەرەکەتی بۆ هەر هەمومانە بەرەکەتی ئەم خواناسی و ئەم مزگەوت و ئەم دەستی بەدەست نوێژە بۆ هەر هەمومانە بۆیە بگەڕێنەوە بۆ ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها شتێک کە فریامان دەکەوێت ئەم فەرمودانەیە ئەم فەرمودەیە هێندە شیرینە وأن الفرج مع الكرب دڵنیا بە دڵنیا بە مناڵەکەت ئەمە بڵێ و لەسەر ئەمە پەروەردەیکە خۆشت بیکە بە نەخشی ناو دڵت دەرو لە کاتی تەنگانە و ناخەفەت و ناڕەحەتیدا دەکرێتەوە قەت چۆک دامەدە بەرامبەر بە ناڕەحەتیەکانی ژیان یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیتەوە یا ڕەبی خوا هەموو کەسانی گرفتارن لەگەڵ ئەو ناڕەحەتیەدا خوا دەیان موژدەی خۆشیان پێ بدەیت هەمومان ئاشتکەیتەوە لەگەڵ خۆت لەگەڵ ڕێبازی ئیسلامەکە لەگەڵ قورئانە پیرۆزەکە یا ڕەبی خوای پەروەردگار هەرگیز لە مزگەوت و عیبادەت و خواپەرستی تا لە حەزەی مردن خوا دامان نەبڕی یا ڕەبی خوا بە شایەتمانەوە بینەوە لیقاکەی تۆ یا شافی یا الله ئەو کەسەی شیفا تەنها و تەنها بەدەستی تۆیە بە حرمەتی هەر کەسێک کە دوعای لە لای تۆ قبوڵە شیفای نەخۆشەکانمان بدەیت یا ڕەبی خوایە هەموو ئەو گەنجەی کەوا ئێستا لە خەستەخانەن و لە بێهۆشیدان و دایک و باوکیان بە چاوی پڕ لە فرمێسکەوە داوای دوعای خێر لەم مسلمانانی مزگەوت دەکەن یا ڕەبی خوا شیفای ڕۆڵیان بدەیت یا ڕەبی خوا شیفای هەموو نەخۆشەکان بدەیت لە گەورە و بچووک لە ژن و لە پیاو یا ڕەبی خواوانت دەرونیان ناڕەحەتە تووشی نەخۆشی نەفسی بوون یا ڕەبی خوا دڵیان خۆشکەی هەموو ئەو کەسانەی تووشی هەر مەراق و گرفتارێک بوون خوا بێ بەهانە و هاواریانەوە آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون